کامیان لە دەی هەشتی 2019 خۆی کوشت. ئەم پیاوە چێ بوو؟ ناوی ئێپشتاین بوو. ئێپشتاین یەکێکە لە ملیاردێرە گەورەکانی برادەری ترامپ، کلینتۆن، جۆرج بۆش، بیل گێتس، ڕەفیقی گۆک و کوردەوارە ڕۆح بە ڕۆح بوون. جەزیرەیەکی هەیە تایبەت بەخۆی ملیاردێرە. لەم جەزیرەیەدا ئەو منداڵانی کە بێسەرپەرشتیانن بە ناوی ئەوەی کە ژیانێکیان بۆ فەراهەم بێنێت، ئەو منداڵان ئەبر لەوێن دەرێ، پیاوەتیان پێ ئەکات، کاری ناشەرعیان لەگەڵەکات کە ئێپشتاین کە لی کەشف بوو ئیتر هەر لە سزنە خۆی کوشت. بۆ چونکە کابرایکی مەشهورە، کەمیشن ملیاردێرە و پێشترێش مومەسیل بووە و هاوڕێی هەموو سەکردەکانی جیهانە. بۆیە کلینتۆن یەکێک بوو لەو کەسانی کە زۆر برادەری بوو کە سەرۆکی پێشووی ئەمریکا وتی من نەچوومە سەردانی وم نەکردووە. خزمەتکارەکەی کە تەمەنی 33 ساڵان وتی من لە 17 ساڵیەوە لای ئەو پیاوە کاری ناشرعیم لەگەڵەکات و ئەبێ لەگەڵ میوانەکانیشی بکەم. ئەلێ کلینتۆنیش یەکێک بوو لە میوانەکانی. کلینتۆنیش ئەیوت نا قەت نەچوومە. ئەمش نە شاعری دەگوتی بڵێ کلینتۆنیش هاتۆتە ئەم جەزیرەیە بە ترامپیشتەوە. باشە کەواتە خۆشەویستەکەم سەیری بکە. کێشەکە لەسەر چییە؟ لەسەر ئەوەی ئایا تەعەدای لە منداڵ کردووە یان منداڵ ئەم کەسانەشن سەرکردەمانن و ڕۆژان لەسەر ڕادیۆیەکان و تەلەڤیزیۆنەکان و شاشە و ڕۆژنامەکانە قسەکانیان وەرەگرین، باوەڕیشان پێکەین. ئەمەش فایلەکانیانە. ئەم ناوانشتان پێڵم خۆتان سەیری بکەن لە گۆگل لە یوتیوبە بژگەڕە بە دوایدا بگەڕن. یەک ناوم هەڵە کرد، یەک بەروارێشم هەڵە کرد، بڵێ قسەکان هیچی ڕاست نییە. باشە خۆشەویستەکانم، ئەمەیە سەکردەکانمان، سەکردەکانی جیهان، ئەمەیە حیزبەکانمان و ئەمێ بەرنامەکانمان و دەنجیشان پێدەین، سلاحشان بۆ هەڵەگرین، جاسوسیشان بۆ ئۆکەین، خزمەتیش ئەپچڕێنین، منداڵەکانیشان ئەدەینە دەستیان و کتێبەکانیشان لە ماڵەکانمان هەنا و پەروەردەی قوتابخانەکانیشمان ئەوە هەنا و لەسەر مینبەرەکانیشانێکا کە لە ئەوروپا لە ئەمریکا مافی منداڵ هەیە، مافی حیوان هەیە، مافی مرۆڤ هەیە، مافی ئافرەت هەیە. پێشان هەڵ ئەڵێن و لەو لاشۆ چاوەڕێی دەجالین، وڵات دەجال هات ئێمە شوێری ناکەوم. تەک بەخێر بینەوە. تخوا عیب نییە. تخوا عیب نییە باسی دەجال بکەین لە کاتێکەشتا دەجالمان نەناسیوە. تخوا نازانین چێ سەرکردەمانە، چێ حیزبمانە، چ بەرنامەیەکمان لە پێشە. باش ئەمە بوختانە، ئەمە ئامار نییە. جگە لەوەشە ترامپ ئەڵێن لەگە چەندین جا لەگە کچەکانی خۆی نخەوتووە. یعنی کچەکانی ترامپیش ژینگەیەکی لە باریان نییە بۆ ژیان. کەچی ئێمەش ڕۆژانە گوێیان لێگرین بزانین تاخوا چیمان بۆ باسەکەن و باسی کوردستانی کرد، باسی شەڕی پردەی کرد. کاکە ئەو شەڕی پردەیە، کورد باسی کوردی کرد. چێ بەومان باز بکات؟ ئەوە بەتەمای ئازادی و ئاشتیمان بۆ بێنێ. هەر لەم ڕۆژانە وەی کە بزانین ئێمەش دیموکراتینە و سۆسیال دیموکراتین، لەسەر لێکێ لە دیوارەکانی قوتابخانەیەکی سولێمانی، شاری سولێمانی، وێنەی هاوڕەگەز بازەکان لێدرا بوو، نووسرا بوو کە خۆشەویستی سنووری نییە. وەلا ماکادا ئاڵای هاوڕەگەز بازەکان لە بەغدا لە سەفارەتی عێراقی هەڵکرا، ئەمریکی هەڵکرا و وردە وردە دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکانمان و مقابلەیان لەگەڵەکرێتن و ئەم کارە بە یاسایی ئەبێ بشکرێت. ئاگاتان لە خۆتان بێ، یعنی ئەبێ بە یاسایی بکرێت لەسەر ئەو کەسانی کە پەنجەکانیان شی نەکرد و خێزانەکانیان ئەبرد بۆ دەنگدان و بۆی کە بڵێ بۆ هاوڕەگەز بازی، بڵێ بۆ نەمانی خێزان، بڵێ بۆ نەخۆشکردنی منداڵەکان، بڵێ بۆ لەباربردن، بڵێ بۆ جەهەنەم، بڵێ بۆ تەعەداکردن لە منداڵان، بڵێ بۆ نەمانی ژینگەیەکی لەبار بۆ بەخێوکردن و پەروەردەکردنی منداڵەکان، بڵێ بۆ بەقەرزدارکردنی وڵات، بڵێ بۆ بە کۆلایەتیکردنی منداڵی لەدایک نەبوو کە چەندین نەوە لەدایکە بێت بە قەرزداری لەدایکە بێتن و ئەبێ هەر ڕابکە بە دوای زەریبە و بە دوای ڕسومات و بە دوای تەئمین و نازانم فڵان و فیساروشتانە ئەو هەموو ژیانە قورسە چاوەڕێکاتن و لەو لاشەوە یاسای جەندەری بۆ دەرچووە. ئەبێ هاوڕەگەز باز بێت، ئەبێ ئاشتی خواز بێت، ئەبێ دیموکرات خواز بێت، ئەبێ سۆسیال دیموکرات بێت، ئەبێ لیبرالی بێت. لەسەر هەویەکەشی با بنووسێ موسلیمێک، کێشەمان لەسەری نییە، چونکە قەپێلکێکە لەسەر نووسراوە موسلیم، بەڵام نە جیرفانی، نە دەستوری، نە یاسای، نە وڵاتەکەی، نە حیزبەکەی، نە پەنجەشینەکەی هیچی نیشانی ئیسلامەتی پێوە دیار نییە. بەداخەوە مەخافەتەن ئەن یودریکنی، بگەڕەوە سەر حەدیسەکەی
حذيفة بن يمان كأفرمي وكنت أسأله عن الشر تخوا بيوزني أم حديثة وكنا يخوما لبريبكي كفرمي أترسام بكم أنه شر فتنيك بوي برسيار من شر كر فتنة كان دواي خوم تسيدين تسي بزيد يالين تسي آسوارك بزيد يالين دواي خوم عنده خوش بيستكان ده تشي أقل أو موضوعانية تشي باس موضوعانا أكاد أما سياسة المدارة كان معنا أو تزيق لسانديش كجوا وكو دو تخو أو شيء لبلسي تشي بوكا تتعدى شيء لمدالان كردوا أو مدالانك دايكا كي إيشا كاد باكو كشي ديارنيا جيمي سيفل كلا بريطانيا بو سياسة المدارة بريطانيا كخانوش تايبتي دان أبو بو أو كاري الناشرعي لقال مدالة كان بكات باش خوش بيستكانم تندين بلغيتر يعني تندين بلغيتر بوي كاتك بازور نقرم وحاصل على قصة زور وكات كما أو تيلي براند كألماني بويش بها ماشي يسال السزنة لسال مسألة كاري الناشرعي لقال مدالان دا ولا زردي فوكسا كاد نسرابو بها ماشي و كتندين تعداي كرابو كتندها من دال بزربون تاساكا ومدالانش معامليان بيكريت بازرگانيان بيكريت لا او دستو او دسي بيكريت لها مودزي